سڵاوتان لێبێ بەڕێزان، ئێوارەتان باش، بەخێر بێنەوە بۆ بەرنامەیەکی دیکەی کوردستان تایمز. ئەم جارەیان زنجیرە سیمینارێکە بێ لەگەڵ بەڕێز دکتۆر مەریوان وریاخانە، مامۆستا لە زانکۆی ئەمستەردام، لەسەر ناسیۆنالیزم و بەر لە ناسیۆنالیزم و نەتەوە. خۆشەویستان، لەبەرەوەی سیمینارە و سیمینارەکە لە شەوی محازەڕە پێشکەشەکرێ، کاک مەریوان نزیکەی 40 دقە محازەرەکەی خۆی لە ڕێی پاوەرپۆینتەوە پێشکەشەکە. دواتر ئەو دۆستانەی کە پرسیاریان هەیە ئەتوانن پرسیارەکان لە کاک مەریوان بکەن و لەوانەیە دوای 40 دقەکە 20 دقەیەکیش مناقەشەکەین، دواتر کۆتایی بە سیمینارەکە هێنین. و بۆ بەڕێزانی کە چکەم زۆر کەسمان داوەت نەکردووە بۆ سیمینارەکە، لەبەرەوەی دواتر لە سۆشیال میدیای کوردستان تایمز بڵاویەکەینەوە. فەرموو کاک مەریوان. باشە، زۆر سپاس. ئێوارەی هەمووتان باش. بە خێراتنێکی گرمتان ئەەکەم بۆ ئەم زنجیرە سیمینار و وانانە لەسەر ناسیۆنالیزم. لە چەند هەفتەی داهاتوودا هەر جارە و باسی بابەتێک لەو بابەتان ناکەین کە پەیوەستە بە مەسەلەی نەتەوە و ناسیۆنالیزمەوە، و بە تایبەتی هەوڵێم زیاتر پێدا بگرم لەسەر شێوازی دروستبوون و گەشەکردنی ناسیۆنالیزم لە خۆرهەڵاتی ناوەڕاستە، و ڕەنگە کەمەکێکی زیاتر لەسەر چۆنێتی دروستبوونی بزاوتی ناسیۆنالیستی و هاتنی زمانی ناسیۆنالیستی، وێنەی ناسیۆنالیستی و چەمکەکانی نەتەوە و نیشتیمان و بزوتنەوەی ڕزگاری خوازی ئەم شتانە بۆ ناو کۆمەلگای کوردی، یعنی بەشمانەیە لە ماناکان یەکتر بینینەکانمان لەسەر سێ تەوەرەی سەرەکی شەکە. تەوەرەی یەکەمیان تەوەرەی قسەکردنی گشتیە، قسەکردنێکی گشتیە لەسەر مەسەلەی نەتەوە و ناسیۆنالیزم و دەوڵەتی نەتەوە و ئەم شتانە. تەوەرەی دووەمیان لەسەر دروستبوونی بزاوتی ناسیۆنالیستیە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە، و تەوەرەی سێمیشان هەوڵەیەم هەندێک قسە لەسەر ناسیۆنالیزمی کوردی بکەم. ئەمڕۆ لە ڕاستیدا بە باشم زانی کە قسەکانمان تەرخان بکەین بۆ قۆناغێکی مێژووی درێژ کە هێشتا نەنەتەوە تیایدا ئامادەیە و نە ناسیۆنالیزم. و لەبەرەوەیە من ئەم سیمیناری ئەم ڕۆم ناوناوە بەر لە ناسیۆنالیزم و بەر لە نەتەوەش، هەنی بە شێوەیەکی گشتی ئەمەوێ ئەمڕۆ قسە لەسەر سەدەی 19 بکەم، چکە لە ڕاستیدا بزاوتی ناسیۆنالیستی لە ئاستی دنیاشدا و تێزی واقعی دروستبوونی دەوڵەتی نەتەوەیی و بە ئینگلیزی پێوترێ نیشن ستیت مێژوەکەی گەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 19، کۆتایی سەدەی 18 و سەرەتای سەدەی 19. و لە سەدەکانی پێشتردا زۆر بە زەحمەت دەکرێت قسە لە دیاردەی نەتەوە و ناسیۆنالیزم و مەسەلەی دەوڵەتی نەتەوەیی بکەین. ئەوەی کە هەیە لە قۆناغەکانی پێشتردا، هیوادار مەمەیش بە ئەوەی کە هەیە ئیمپراتۆریەتە، ینی ئێمە هەموو بزاوتە ناسیۆنالیستەکانی دنیا هەر هەمویان لە دوای هەڵوەشانەوەی ئیمپراتۆریەتەکانەوە دروست بوون. ینی لە ئەوروپادا لە دوای هەڵوەشانەوەی ئیمپراتۆریەتی هابسبۆرگ، لە دوای کۆتایی بە ئیمپراتۆریەتە دینیەکان، لە ئەمریکای لاتینە لە دوای کۆتایی هاتنی ئیمپراتۆریەتی ئیسپانی و بریتانی دروست بووە، لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە دوای کۆتایی هاتنی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە ناسیۆنالیزم و مەسەلەی دەوڵەتی نەتەوە بێ بە بابەتی سەرەکی، و حتا بە شێوەیەکی تریش مەسەن لە دوای هەڵوەشانەوەی ئیمپراتۆریەتی کۆلۆنیالیزمەوە، کۆلۆنیالیزمی فەرەنسی و کۆلۆنیالیزمی بریتانی لەم ناوچەیە ئێمە بینی کۆمەڵێک دەوڵەتی نەتەوەیی دروست دەبێ لە پەنجاکان و شەستەکاندا، وی کە پێوترێت دەوڵەتی پۆست کۆلۆنیال، و لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتی کۆمونیستیشەوە لە دوای 1989 ئێمە بینین کۆمەڵێک دەوڵەتی نەتەوەیی دروست دەبێت لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت. لەبەرەوە هەمیشە
نەتەوە و ناسیۆنالیزم لە پەیوەندیەکی ڕاستەخۆدایە بە ئیمپراتۆریەتەوە. ینی قۆناغی ئیمپراتۆریەت لە یەکێکە لە قۆناغە درێژەکانی مێشووی مرۆڤایەتی و بە درێژایی سەدەکانی ناوەڕاست و سەدەکانی دوای ناوەڕاست و تا لە ڕاستیدا تا سەدەی 19 و سەرەتای سەدەی 20م قۆناغی سەرەکی مێژووی مرۆڤایەتی قۆناغی ئیمپراتۆریەتە. ینی ئیمپراتۆریەتی گەورە کە زیاد لە گروپێکی ئەتنی، زیاد لە دینێک، زیاد لە زمانێک، زیاد لە میلەتێکی تێدا بووە. ئەوە چوارچێوەی سەرەکی ڕێخستنی پەیوەندیە سیاسیەکانی نێوان ئیمپراتۆریەتەکان بوون لەگەڵ یەکتریا و چوارچێوەی سەرەکی ڕێخستنی پەیوەندی نێوان ئیمپراتۆریەتەکە و دەسەڵاتە ناوچەیەکانی ناو ئیمپراتۆریەتەکان بوون. بۆ نمونە شێوازی سەرەکی ڕێخستنی پەیوەندی بووە لە نێوان ئیمپراتۆریەتی عوسمانی و ئیمارەتە کوردیەکانە و بۆ شێوەیە لەگەڵ ئیمارەتەکان ئیمارەتە عەرەبیەکانە و حتا لەگەڵ تەنانەت لەگەڵ ئەو بەشانەی ئیمپراتۆریەتی عوسمانی کە ئەکەونە ناو ئەوروپاوە. بەم جۆرە ینی ئەوەی کە منە مەوێم ڕۆقسەی لەسەر بکەم ئەو قۆناغەیە کە تێیدا شتێک بە ناوی نەتەوە و شتێک بە ناوی بزاوتی ناسیۆنالیزمی ئامادە نیە. من لە هەفتەی داهاتوودا هەوڵەدەم زۆر بە وردی ماناکانی ناسیۆنالیزم و ماناکانی نەتەوە و ئەو شتانە لێک بدەمەوە، بەڵام بۆ ئەمڕۆ تەنها ئەمەوێ لەو چوارچێوە گشتیە بدوێم کە بەر لە دروستبوونی نەتەوە و بەر لە دروستبوونی ناسیۆنالیزمە بووە. وەکوتمەوەش بریتە لە چوارچێوەی ئیمپراتۆریەت. ئیمپراتۆریەت چییە؟ ئیمپراتۆریەت بریتە لە چوارچێوەیەکی سیاسی کە تایدا شتێک بە ناوی ئەوەی بە ئینگلیزی پێوتری هۆمۆجینیتی، ینی هاوشێوەیی بوونی نییە. یعنی ناو هەموو ئیمپراتۆریەتەکانە دینی جیاوازی تیا بووە، گروپی ئەتنی جیاوازی تیا بووە، زمانی جیاوازی تیا بووە و شێوازی ڕێکخستنی جیاوازی ئەم پەیوەندیە لە ناو ئیمپراتۆریەتانە هەبووە. بۆ نمونە لە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیە کە بەشێکی گرنگی ئیمپراتۆریەتەکە لە ئەوروپادا بووە و بەشێکیشی لە ناوچە ئیسلامیەکانە بووە، ئەو شێوازەی کە ئیمپراتۆریەتی عوسمانی بەهۆیەوە پەیوەندیەکانی خۆی ڕێکخستووە بۆ نمونە لەگەڵ دینەکانی ترا شتێکە پێوترێ میلەت سیستەم بە ئینگلیزیەکەی، ینی سیستەمی میلەت تایدا هەموو ئەو گروپە دینیانەی کە لە ئیمپراتۆریەتەکەدا ئەترافیان پێکراوەکو گروپی دینی ڕسمی ئیترمە هەموو شێوەکانی مەسیحێت بووە، هەموو گروپە مەسیحیە جیاوازەکان لە ئەرتۆدۆکسەوە بۆ پرۆتستان بۆ ئەوانی تر و گروپی یەهودیەکان ئەمانە هەمویان بەشێک بوون لە ئیمپراتۆریەتەکە. لە ڕاستیدا ئیمپراتۆریەتی عوسمانی تا ناوەڕاستی سەدەی 19 نزیکەی نیوەی دانیشتوانەکەی ناموسڵمان بوو. نیوەی دانیشتوانی ئیمپراتۆریەتی عوسمانی کەوتۆتە ناوچەی بەڵقان و کەوتۆتە ناوچە ئەوروپیەکانەوە کە ئەمانە هەمویان مەسیحی بوون بە لە ڕووی دینەوە و لە ناو ئیمپراتۆریەکە خۆشە لە بەشە موسڵمانەکەشیە بەشێکی زۆر مەسیحی تێدا، مەسیحی تا بوو، مەسیحی عەرەبی تا بووە، مەسیحی کوردی تا بووە، مەسیحی تا بووە فارس بووە و مەسیحی تا بووە کە سەر بە گروپە ئەتنیەکانی تر بووە، یۆنانی بووە یا شتێکی تر. ئەمانە هەموویان لە ناو سیستمێکا بوون کە ئیمپراتۆریەتی عوسمانی ناوێتی ناوی ناو میلەت سیستەم یا سیستمی میلەت کە تایدا ئەم گروپە دینیانە شتێک لە سربەخۆیی تایبەتی خۆیان هەبووە و مافی بەکارهێنانی بەها دینی و یاسا دینی و عورفە دینیەکانی خۆیانیان هەبووە. بەڵام لە هەمان کاتا و بەرامبەر بەوە بەرامبەر بەو بوونی ئەو مافانە و بە تایبەتی مافی پاراستنیان لەلایەن ئیمپراتۆریەتی عوسمانیەوە پێویست بۆ جۆرێک لە باج بدەن. ئەو باجە کە بە زمانە دینەکەی پێوترێت جزیە ئەمەیان داوە و هەر گروپێک لەم گروپە دینیانە نوێنەری خۆیان هەبووە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە دەسەڵاتدارەکانی عوسمانیەکانەوە هەبووە. مەسەڵەن مەسیحیەکانی لوبنان چەندان تائیفەی جیاواز بوون، هەر تائیفەیەک لەو تائیفانە نوێنەری خۆی هەبووە. ئەو نوێنەری ڕسمی ئەوان بووە لە پەیوەندیکردندا بە
دەسەڵاتدارانی ناو ئیمپراتۆرەتی عوسمانی خۆیەوە و بەڵام ئەم گروپە دینیانە مافی ئەویان نەبووە مەسەلەن بۆ نمونە ببن بە بەشێک لە سوپای عوسمانی مافی ئەویان مافیان نەبوو بن بە سەرباز مافیان نەبووە ببن بە بیرۆکرات ینی لە ناو سیستمی بیرۆکراتی دەوڵەتی عوسمانیا کار بکەن و بەڵام مافەکانی تریانە بۆ مەسەن زۆریان بازرگان بوون یا کاری تریان کردووە بابەتشتانە بە دیبەکەی تریشە تۆ ئەگەر سێری کورد بکەیت لە ناو ئیمپراتۆرەتی عوسمانیدا مەسەن کورد خاوەنی کۆمەڵ ژمارەیەکی زۆر ئیماراتی جیاواز بووە ئەم ئیمارەتانە هەر یەکێکیان شێوازێکی دیاریکراوی پەیوەندی لەگەڵ ناوەندی دەسەڵاتی ئیمپراتۆرەتی عوسمانیا هەبووە بەڵام هەرێکیان لە ناوچەکانی خۆیانە جۆرێک لە حکومڕانی و لە حکوومەتیانە بووە ئەمە لە دوای بزوتنەوەی تەنزیمات لە 1930ەکانەوە لە سیەکانی سەدەی 19 گۆڕانی بەسەرایەت ئیمپراتۆرەتی عوسمانی هەوڵی ئەوادا دەسەڵات بە سێنتراڵی بکات هەوڵی بە مرکزیکردنی دەسەڵاتەدا هۆکەشی چییە؟ هۆکەشی ئەوەیە وردە عوسمانیەکان بۆیان دەرەکەوێت کە دەرەقەتی هێزە ئەوروپایەکان نایەن و لاواز بوون و لەبەرەوە پێویستیان بە دەوڵەتێکی بەهێزی سێنتراڵی هەیە بۆی بتوانن شەڕی دەوڵەتە ئەوروپیەکان بکەن چەند ناپلیۆن لە 1998 مصر داگیرەکات کە مصر یەکێکە بەشێکی هەجگار گرنگی ئیمپراتۆرەتی عوسمانیە دواییتر فەرەنسا لە 1930دا جەزایر داگیرەکات دوایی لە هەشتاکانە جارێکی دیکە بریتانیا مصر داگیرەکات تونس داگیرەکرێت بۆ ئەم شوێنانە لەبەرەوە پرۆسەی لە هەمان کاتا لە ناوچە ئەوروپیەکانی ئیمپراتۆریەتەکەدا بۆ نمونە لە یۆنان و لە بەڵقان و لەم شوێناندا بزاوتی ناسیۆنالیستی دروست دەبێت کە هەر هەمویان ئەیانەوێ خۆیان لە ئیمپراتۆریەتەکە جیا بکەنەوە لە بەرامبەر بەوەدا ئیمپراتۆرەتی عوسمانی بیر لە سنترالیزەکردنی دەسەڵاتە کاتەوە بۆ توانای بەرگەریکردن ئەنی ئەو خاڵە سەرەکی کە بەلای منەوە گرنگە لێرەدا پێی لەسەردا بگرین ئەوەیە لە قۆناغی ئیمپراتۆریەتە گروپی ئەتنی هەن مەسەن کورد هەن عەرەب هەن تورک هەن فارس هەن گروپ ئەتنیەکانی تر هەن بەڵام هیچ کامێکیان داوای سربەخۆیی سیاسی ناکەن و هەر هەمویان چوارچێوەی ئیمپراتۆریەتەکەیان وەکو چوارچێوەیەکی سیاسی هاوبەش قبوڵە و لە ناوی ئیشەکەن ینی بەمانایە لە ماناکان ئیمپراتۆریەت بریتیە لە چوارچێوەیەکی سیاسی هاوبەش کە گروپی ئەتنی جیاواز گروپی دینی جیاواز گروپی زمانی و کولتوری جیاوازی تایە و ئەو چوارچێوەیە ئەو چوارچێوەیە کە خەڵک تەماهی لەگەڵاکە ینی شوناسی ئەو چوارچێوەیە بە شوناسی سەرەکی خۆی زانێت خاڵێکی تر ئەوەی کە گرنگە بیزانینەوەیە لە ناو ئیمپراتۆریەتە ئەو فۆرمانەی لە دەسەڵات کە ئێمە هەمانن یا سوڵتانە یا پاشایە یا خەلیفەیە ینی ئەمە ناوی دەسەڵاتدارەکانن ئەم ناوانە لە قۆناغی دروستبوونی نەتەوە و ناسیۆنالیزما گۆڕانی سەرکیان بەسەرایەت لە قۆناغی ناسیۆنالیزمدا سوڵتان نامێنێت خەلیفە نامێنێت ئەبن بە سەرۆکی دەوڵەت ئەبن بە سەرۆکی دەوڵەتی نەتەوەیی حتا ئەوانەی کە لە فۆرمی پاشایەتیان بێنەوە ئەبن بە پاشای وڵاتێک نەک پاشای ناو ئیمپراتۆریەتێک بەزێمە پاشای ئەردەنمان هەیە پاشای مەغریبمان هەیە پاشای سعودیەمان هەیە ئەمانە هەمویان لە قۆناغی ناسیۆنالیزم و دروستبوونی دەوڵەتی نەتەوەیە ئەبن بە یەکەیەکی سوڤەراین بە ئینگلیزیەکە ئەبن بە یەکەیەکی سربەخۆ و ئەبن بە حکومڕانی تەنها ئەو شوێنانە بەڵام لە قۆناغی ئیمپراتۆریەتە سوڵتانی هەموو ئیمپراتۆریەتەکەیە و خەلیفە خەلیفەی هەموو ئیمپراتۆریەتەکەیە بە هەمان شێوە هەندێک جار بە سوڵتانە گوترێ پادشا یا هەر ناوێکی لێ بنێن ئەوەی کە گرنگە بیزانینەوەیە لە قۆناغی ئیمپراتۆریەتە ئێمە دەسەڵاتدارێکمان هەیە کە نوێنەری هەموو ئیمپراتۆریەتەکەیە نەک تەنها نوێنەری گروپێکی ئەتنی لە گروپەکانی ناوی یاخود گروپێکی دینی وەکو خاڵێکی تر کە گرنگە دیسانەوە بیزانینەوەی فۆرمی ڕێخستنی دەسەڵاتی سیاسی لە ناو ئیمپراتۆریەتەکانە
بریتە لە فۆرمی ڕێخستنی پەیوەندی لە نێوان سنتەری ئیمپراتۆرێتەکەدا کە مەزانین لە ئیمپراتۆریەتی عوسمانیدا بریتی بووە لە ئەستەمبول، ینی بریتی بووە لە سوڵتانی عوسمانی یا خەلیفەی موسڵمانان هەرچۆنێکی ناوەنەی لە ئەستەمبول، لە پاڵیشا ژمارەیەکی هێجگار زۆر ئیماراتی لۆکاڵی هەبووە و ناوچەی هەبووە، کوردەمەی هەبووە، عەرەبەکان ئەمانیان هەبووە و ئەم ئیمارەتان ناوچەیانە هەر هەمویان خەریکی کاروبار و بەڕێوەبردننی ئەو ناوچانە بوون کە حکومڕانیان کردووە. ئەمە لەم ئیمارەتانەدا ئەوەی کە ئامادە بووە ئەمیر بووە، ینی ئەمیری ئیمارەتەکان هەبووە، هەنێگەیەوە ورد سیر بکەن سەرجەمی ئەم دەستەواژانە ئەم زمانە سیاسیە کە لە قۆناغی ئیمپراتۆریەتا بوونی هەیە 50 ساڵ دواتر هیچی نامێنێت، هەمووی کە ئێمە باز لە هۆناغینەتەوە و ناسیۆنالیزم و دەوڵەتی نەتەوە یەکەین، ئەم زمانانە بەتەواو ئەم زمانە کۆتایی پێدێت و لە شوێنی ئەمە زمانێکی تازە دێت کە هیوادارمە بە بتوانین لە دەرسەکانی داهاتووە خۆ لە سمینارەکانی داهاتووە باسییان بکەین. خاڵێکە زۆر گرنگە لە قۆناغی ئیمپراتۆریەتدا خەڵک ڕعیەتە، ڕعیەتی ئیمپراتۆریەتەکەیە، ینی شتێک بە ناوی هاوڵاتی بوونەوە، ئەوەی بە ئینگلیزی پێوترێت سیتیزنشیپ بوونی نییە. خەڵک ڕعیەتی سوڵتانە کە ڕعیەتە، ینی دەستەواژەی ڕعیەت، چەمچی ڕعیەت لە ناو خۆیدا هەڵگری هیچ جۆرە مافێکی سیاسی نییە، بەڵکو تەنها مافێک کە هەیەی ئەوەیە بپارێزرێت، ینی ئەرچی ئیمپراتۆریەتەکەیە و ئەرچی ئیمارەتە لۆکاڵیەکانە کە ئەم ڕعیەتانە بپارێزن، بیان پارێزن لە پەلاماردانی دەرەچی و هەروەها لەوەدا سەر بکەون کە جۆرێک لە ئاسایشی کۆمەڵایەتی دابین بکەن، ینی ئیشی ئیمپراتۆریەتەکە ئەوەیە ئاسایشی کۆمەڵایەتی دابین بکات بۆ ئیمارەتەکان دابینی بکەن بۆ ڕعیەتەکانی خۆیان، و شتێک بە ناوی ئەندامینەتەوە و بە ناوی هاوڵاتی و بە ناوی کەسێکی خاوەن مافی سیاسی و ئەم شتانەوە لە قۆناغی ئیمپراتۆریەتە بوونی نییە. طبعاً لە عوسمانیەکان لە سەدەی 19دا هەستیان بەوە کرد کە ئەم چەمچی ڕعیەتە و مامەڵەکردنی خەڵک وەکو ڕعیەت بزاوتی ناسیۆنالیستی بە تایبەتی لە بەشەکانی بەشە ئەوروپیەکەی ئیمپراتۆریەتەکەدا زۆر بەهێزەکە، ینی لە بیستەکان و سیەکانی سەدەی 19دا لە سربیا و لە یۆنان بزاوتی ناسیۆنالیستی دروست بوون، هەمویان یانویست خۆیان جابکەنەوە لە ئیمپراتۆریەتی عوسمانی. لەبەرەوە یەکێک لەو چارەسەرانەی کە عوسمانیەکان بیریان لێکردەوە بۆ ڕێگەگرتن لە دروستبوونی ناسیۆنالیزم لە بەشە ئەوروپیەکەی ئیمپراتۆریەتەکە و بۆ ڕێگەگرتن لە جیابوونەوە هەستان شتێکیان دروست کرد ناویان نا هاوڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی، یعنی ئەو میلەت سیستمی میلی کە باسم کرد کە مەسیحیەکان و جوولەکەکان و ئەمانە هەریەکە کۆمەڵی تایبەتی خۆی هەبوو داخراو بوو، نوێنەرێکیانە بۆ نوێنەرە پەیوەندی پێوەکردن لەگەڵ دەوڵەتی عوسمانیە، وەمانە مافی ئەویان نەبوو بچن ناو سوپای عوسمانیەوە، مافی ئەویان نەبوو لە ناو جیهازە بیرۆکراسیە و دەستگای بیرۆکراسیەکانی دەوڵەتی عوسمانیایش بکەن. دەوڵەتی عوسمانی ئەمەی لابرد و لە ناوەڕاستی سەدەی 19دا شتێکی دروست کرد ناونراوە ئۆتمان سیتیزنشیپ، یعنی هاوڵاتی بوونی عوسمانی، و ئایدۆلۆژیایە گەشە پێدە ناوی عوسمانیزمە، ینی تیایدا لە ڕاستیدا ئینتیما بۆ ئیمپراتۆریەتی عوسمانی لەسەر بنەمای هاوڵاتی بوون ئەبێ بە ئینتیمای ڕاستەقینە، و کۆتایی بە سیستمی ئەو سیستمێنن کە ناوی میلەت سیستمە، کۆتایی بەوێنن و لە شوێنی ئەوە ئەو فکرێن نەپێشانی عوسمانیەکان زوو هەستیان بەوە کرد کە چەمچی ڕعیەت و مامەڵەکردنی خەڵک وەکو ڕعیەت کێشەی گەورە بۆ ئیمپراتۆریەتەکە دروستەکە. لەبەر ئەوە وردە بیریان لە مەسلەی بە دەستورکردنی ئیمپراتۆریەتەکە کردەوە و بیریان لەوە کردەوە کە چەمچی هاوڵاتی بوون بێنن و کۆتایی بە ڕعیەت بێنن. ئەو خاڵەی کە لێرەدا گرنگە لە خەیاڵمان نابێ لە قۆناغی ناسیۆنالیزمدا ڕعیەت کۆتایی پێدێ، ینی
لە قۆناغی دروستبوونی ناسیۆنالیزمدا و لە قۆناغی دروستهاتنی دەوڵەتی نەتەوەییدا هەموو هاوڵاتیەک بەقەدەر یەک هاوڵاتیە وڵاتەیە. من باسی تیوراکەم لە ڕووی پرنسیپەوە، بەڵام لە واقع پێگومان جیاوازە. ئێمە ئەمڕۆ بیدین مەسەن تۆ بارزانی بیت یا سەر بە بنەماڵی تاڵەبانی بیت، دنیایەک دەستکەوتت هەیە کە خەڵکی سەر بە دوو بنەماڵەیە نیانە، بەڵام شتێکەیە لەو قۆناغەدا کە نەتەوە ئەبێ بە چەمکی سەرەکی و دەوڵەتی نەتەوە ئەبێ بە فۆرمی سیاسی ڕاستەقینە، تیایدا بیرۆکەی ڕەعیەت کۆتایی پێدێ و ئەوەی شوێن یەکرێتەوە بیرۆکەی هاوڵاتیە و زمانی هاوڵاتی بوون دێتەکایەوە. بەڵام بە درێژایی قۆناغی ئیمپراتۆریەت چەمکی ژمارەیەک چەمکی ڕەعیەتە لە پەیوەندیکردنا بە خەڵکی ئاسایی داوای ئیمپراتۆرەتەکەەوە. پرسیارێکیکە هەیە چییە بکەری سیاسیە لە ناو قۆناغی ئیمپراتۆریەتدا؟ لە ڕاستیدا ئەگەر زۆرینەی هەر زۆری خەڵک ڕەعیەت بێ، یعنی هەڵگری هیچ مافێکی سیاسی لە ڕاستیدا هیچ مافێکی یاساییش نەبێ، ئەوەی کە بکەرە تەنها ئیمپراتۆر یا سوڵتان یا پادشا یا خەلیفە خۆیەتی لەگەڵ ئەو کەسانەی ترکە لە ئاستی لۆکاڵیە لە ئاستی ئیمارەتەکانە بڕیاریان بەدەستە. ینی بکەری سیاسی دوو بکەرن، بکەرێکیان لە ناوەندی ئیمپراتۆرێتەکەدایە کە سوڵتان خۆیەتی و بە دەوری سوڵتانە مەسە سەدری عەزەم و کۆمەڵی وەزیر و بابەتشتانن، و لە ئاستی ئیمارەتەکانە بریتە لە ئەمیری ئیمارەتەکە، مەسە ئەمیری ئیمارەتی بابان، سەرۆکی ئیمارەتی بابان، تاقە بکەرێکی سیاسی بۆ خەڵکەکەی تر بەشی هەرە زۆریان ڕەعیەتی ئیمارەتی بابان بوون و لە دوای ئەوە ڕەعیەتی ئیمپراتۆرێتی عوسمانی بوون. ینی بەڵام لە قۆناغی ناسیۆنالیزمە هەموو هاوڵاتیەکە بێ بە بکەری سیاسی، ینی کە چەمچی نەتەوە دێت و خەڵک ئەم جارە چوارچێوەیەکی سیاسی جیاوازیان هەیە لە ڕووی تیوریەوە لە ناو نەتەوەدا هەموو تاکە کەسێک بکەرێکی سیاسیە و سوڵتان و پادشاوە یا دەسەڵاتدار بە ناوی نەتەوەوە حکومەکات و خۆی بە نوێنەری سەرجەمی ئەو بکەرە سیاسیانە زانێت کە لە ناو کۆمەڵگاکاندا دروست بوون. ئەمەش گۆڕانێکە، گۆڕانێکی گەورەیە کە دواتر ڕەنگە لە دینەکانی ترا لە سیمینارەکانی کا باسی بکەین. ئێستا دێمە سەر ئەو جۆری دین و ئەو دەستگایانەی کە لە ناو ئیمپراتۆرەتەکان هەبوو. طبعاً لە ناو ئیمپراتۆریەتدا هەمیشە لە ناو ئیمپراتۆرەتە مێژوویەکانە دینێک هەبووە، دینی ڕەسمی ئیمپراتۆرێتەکە بووە. ینی لە ئیمپراتۆرەتی هابسبۆرگا دینی مەسیحی دینی سەرەکیەوە، ئەو پەیوەندیەش ئەو شوناسەش کە ئیمپراتۆرەتەکەیەتی شوناسێکی دینیە. لە ئیمپراتۆرەتی عوسمانیە ئیسلامی سونی فۆرمی سەرەکی و شوناسی سەرەکی ئیمپراتۆرەتەکەیە و دین تێیدا بنەمای هەرە سەرەکی ئینتیما و بنەمای هەرە سەرەکی دەستنیشانکردنی شوناسە. بەڵام لە قۆناغی گواستنەوە بۆ ناسیۆنالیزم و بۆ دەوڵەتی نەتەوەییە ئەمە گۆڕانی بەسەرایەت، ینی فۆرمی تری ئینتیما دروست دەبێت کە بێ بە فۆرمی سەرەکی. ناو ئیمپراتۆرەتی عوسمانیا کورد موسڵمان بووە و بە حکمی ئەوەی موسڵمان بووە و بە حکمی ئەوەی کە ئیمپراتۆرێتەکەش ئیمپراتۆرێکی موسڵمان بووە، یعنی هیچ کێشەیەکی لەگەڵ شوناسی سەرەکی ئیمپراتۆرێتەکەدا نەبووە. بەڵام لە قۆناغی نەتەوەدا دین نابێ بە دەستنیشانکەری شوناس، یعنی ئەوەی کە شوێنی دینەگرێتەوە نیشتیمانە، زەویە، شوێن نیشتیمانە بێ بە چەمکی سەرەکی و ئینتیما بۆ نیشتیمان ئەبێ بە ئینتیمای ژمارەیەک لە قۆناغی دروستبوونی نەتەوە و ناسیۆنالیزمدا. بەڵام لە ناو ئیمپراتۆرەتەکانەوە کەوتم دین ئەو ئینتیما سەرەکیەیە و کەسەکانی تریش هەموو ئەو گروپانەشی کە سەر بە دینی ڕەسمی ئیمپراتۆرێتەکە دین و کەمینەی دینین، یعنی لە ڕاستیدا لە قۆناغی ئیمپراتۆریەتە کەمینەی ئەتنی بوونی نییە. ینی ئێمە مەسە کورد خۆی لە ناو ئیمپراتۆرەتی عوسمانیا کەمینە بووە، یعنی تۆ بەراوردی بکەی بە تورک یا بە عەرەب، ئێمە بە ژمارە میلەتی ئێمە کەمتر بووە. بەڵام بە حکمی ئەوەی عەرەببوون و کوردبوون و تورکبوون بنەمای شوناسی سەرەکی ئیمپراتۆرەتەکە نەبووە، ئێمە کەمینە نەبووین. ئێمە لەگەڵ عەرەبەکان لەگەڵ تورکەکان
لەگەڵ ئەوانی ترا هەمومان موسڵمان بووین ئەو شوناسی موسڵمانە کوردی لە ناو ئیمپراتۆرەتی عوسمانیا کردو بە بەشێک لە زۆرینەی دینی ناو ئیمپراتۆریەتەکە و زۆرینەی دینی ناو ئیمپراتۆریەتەکە ئەوان دەستنیشانی شوناسی ئیمپراتۆریەکەیان کردووەکو شوناسێکی دینی بەڵام لە قۆناغی هاتنی دەوڵەتی نەتەوەیە لە قۆناغی دروستبوونی ناسیۆنالیزمە ئێمە لە عێراقا بۆ نمونە یەکەمین شت کە بەسەرمانە ئەسەپێنرێ یا یەکەمین واقع کە ئەکەوینە ناویەوە بریتە لەوەی کە ئێمە لە زۆرینەیەکی دینیەوە بین بە کەمینەیەکی ئەتنی لە ناو دەوڵەتێکی قەومی تازا لە ناو دەوڵەتێکی نەتەوەیە کە دروست کراوە و لێرەوە یەکێک لە سەرچاوە هەرە سەرچەکانی دروستبوونی شتێک بە ناوی مەسەلەی کوردەوە بریتە لەوەی کە کورد لە سەدەی بیستەمدا لەوەوە کە بەشێکە لە زۆرینەیەکی دینی حکومڕان لە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیا ئەگۆڕێت بۆ کەمینەیەکی ئەتنی لە ناو کۆمەڵێک دەوڵەتی نەتەوەیە کە تێیدا ئەتنیەتیشی تر حکومڕانە نەک دین مەسەن لە عێراقا ئەوەی کە حکومڕانە لە کاتی دروستکردنی دەوڵەتی عێراقیە ئیسلام نییە و دین نییە بەڵکو شتێکە ناوی زۆرینەی عەرەبی عێراقیە و تێیدا شناسی عەرەب بوون و دەوڵەتی عێراقیە بێ بە دەوڵەتێکی نەتەوەیی عەرەبی و تێیدا کورد لە ناویە ئەگۆڕێ بۆ جۆرێک لە کەمینە ینی بەمانە لە ماناکان دین لە ناو ئیمپراتۆریەتدا ئەو چوارچێوە سەرەکیەیە کە شناسی هێزەکان دەستنیشانەکە چ ئەوانەی هەمان دینیان هەیە وەکو ئیمپراتۆریەتەکە وەکو مەسە کورد و عەرەب و تورک و ئەمانە چ ئەوانەشی کە دینێکی تریان هەیە دینی ئیمپراتۆریەتەکان نیە دینێکی تریان هەیە تیایدا ئەبن بە کەمینە یاخود هەندێک جار زۆرینەن بەڵام هەمان ئەو مافیان نییە کە دینە ڕسمیەکەی ناو ئیمپراتۆریەتەکە هەیەی ئیمپراتۆریەتی عوسمانی لە ڕووی مێژووی و ئیمپراتۆریەتێکی هێزگار سەیرە چونکە لەو بەشە گەورەی ئەوروپایدا کە نزیکی نیوەی دانیشتوانی ئیمپراتۆریەتەکەیە موسڵمانەکان تایە کەمینەن بەڵام کەمینەیەکی حکومڕانن ینی بەڵام لە مەسیحیەکان و جوولەکەکان واوانی تر لە بەشە موسڵمانەکەی ئیمپراتۆریەتی عوسمانیا کەمینەن و کەمینەیەکی دینی ئەو باس کرد دیدی کەمینەکانم باس کرد ینی کەمینە لە ناو ئیمپراتۆریەتدا بە بەردەوام کەمینەیەکی دینیە بەڵام کاچین بۆ قۆناغی دروستبوونی نەتەوە و ناسیۆنالیزم و دەوڵەتی نەتەوەی کەمینەکانە گۆڕنە بن بە کەمینەیەتنی سوپا یەکێ لە دەستگا سەرەکیەکانی ناو ئیمپراتۆریەت بریتە لە سوپا و زۆربەی زۆری سوپای ناو ئیمپراتۆریەتەکان سوپایەکی دینی بوون ینی هەمان دینیان هەبووە کە ئیمپراتۆریەتەکەی بووە سوپای عوسمانی بەشێکی زۆری موسڵمانەکانی ناو عوسمانیەکان بوون بەشەکەی تری ئەو کوڕەگەنجانە بوون ئەو مناڵانە بوون کە عوسمانیەکان لە ئەوروپا لە خێزانەکانیان لەسەندن و ئەیان کردن بە موسڵمان ئەیان هێنان بۆ ئەستەمبول باشترین خوێندنیان فێرەکردن و باشترین مەشقی سوپاییان پێکردن و دواییتر لە ناو سوپای عوسمانیدا ئەبوون بە جەنەراڵی گەورە گەورە سێمە خەیرەدینی تونسیمان هەیە کە بە ئاسڵ خەڵکی مەسیحی بووە و یەکێک بۆ لەو مناڵانەی کە عوسمانیەکان لە خێزانەکانی خۆیانیان سەندووە لە ئەوروپا و لە ئەستەمبوڵە گەورەیان کردووە دواییە بێ بە بەرپرسی تونس و دوایترە بێ بە سەدری عەزەم لە ئەستەمبول حتا محەممەد عەلی کابرایە کە خەڵکی ئەلبانیایە بە هەمان شێوە دێتە ناو سوپا بە مناڵی ئەیبەنە بێتە ناو سوپاوە دوای بێ بە سەرۆکی مصر ئەیکەن بە سەرۆکی مصر لە مسرح حکومڕانە بێ بانایە لە ماناکان سوپا لە ناو ئیمپراتۆریەتدا سوپایەکە شوناسە دینیەکەی هەمان شوناسی ئیمپراتۆریەتەکەیە بەڵام لە قۆناغی دەوڵەتی نەتەوەیە سوپا کە یەکێکە لە دەستگا هەرە سەرەک و گرنگەکانی دروستبوونی دەوڵەتی نەتەوە ئەو سیفەتە دینیە لە دەستدا چەند لە سوپای عێراقیدا کوردی تیا بوو عەرەبی تیا بوو مەسیحی تیا بوو یەزیدی تیا بوو ئەم هێزانیەمان تیا بوو و ئەو شوناسەی کە سوپای عێراقی دروست دەکرد ئەو شوناسە دینیە نییە کە لە قۆناغی ئیمپراتۆریەتەکەدا
باڵادەستە. بێرۆکراسیەت بە هەمان شێوە بێرۆکراسیەتی ناو ئیمپراتۆریەتەکە بێرۆکراسیەتێکە هەمان شوناسی هەیە لەگەڵ ئیمپراتۆریەتەکە خۆیدا، لەگەڵ باڵادەستەکانی ناو ئیمپراتۆریەتەکە، لەگەڵ سوڵتانە، لەگەڵ ئەمیر و خەلیفەکانە. بەڵام لە قۆناغی دروستبوونی ناسیۆنالیزمە بێرۆکراسیەت گۆڕانێکی گەورەی بەسەرایەت. لەناو بێرۆکراسیەتی دەوڵەتی عێراقیە باوکی بنیتیا بووە کە کووردە، مەسیحەیەکی عێراقی تیا بووە و خەڵکانی بێدینی تیا بووە، یانی خەڵکی جاوز بەحسیەکی تیا بووە، لە قۆناغێکا کۆمۆنیستەکانی تیا بوون، لە قۆناغێکا پارتیەکانی تیا بوون لە ساڵانی 70 بۆ 74 وەمانە. ینی ئەمە بینین سیستمی بێرۆکراسی لە ناو دەوڵەتی نەتەوەیدا سیستمێکی جیاوازە لەوەی کە لە قۆناغی ئیمپراتۆریەتا بوونی هەیە. سیستمی خوێندن بە هەمان شێوە، ینی ئێمە لە قۆناغی ئیمپراتۆریەتدا سیستمی خوێندن بە پلەی یەکەم سیستمی خوێندنی دینیە. زۆربەی زۆری فێرگە دینیەکان بە درێژایی مێژووی ئیمپراتۆریەتی عوسمانی بریتی بوون لە فێرگەی دینی. تەنها لە سەدەی 19دا فێرگەی نادینی دروست دەبن و فێرگەی لەژێر کاریگەری و پەیوەندی زیاتر بە ئەوروپاوە فۆرمی تازەی خوێندن دێت. ئەو فۆرمی تازەی خوێندنش لە ڕاستیدا لە قۆناغی یەکەمیدا کراوە نەبووە بە بەرامبەر بە هەموو مناڵێکی ناو ئیمپراتۆریەتەکە. یعنی تەنها بۆ ئەوانە بووە کە سەر بە ئیمپراتۆریەت سیانی دینەکان هەمان دینی ئیمپراتۆریەتەکە بووە و شوناسەکان هەمان شوناسی باڵەدەستان و نخبە حکومڕانەکەی ناو ئیمپراتۆریەتەکە بووە. بەڵام وەکو بینین سیستمی خوێندن ئەبێ بە سیستمێکی تەواو جیاواز لە قۆناغی دروستبوونی نەتەوە و ناسیۆنالیزمە. ئەدەبیات تۆزێک خێرا تێپەڕ بچکە وەختمان زۆر نەماوەشتا کۆمەڵی بابەتی گرنگ ماوە قسێ بکەین. ئەدەبیات و ینی یەکێک لەو شتانەی کە لە قۆناغی ئیمپراتۆریەتە هەیە ئەوەیە ئەدەبیات لە ڕاستیدا بە زمانی حکومڕانانی ئیمپراتۆریەتەکە دووسراوە. چه حکومڕانە سیاسیە بێرۆکراسیەکان و یاخۆت حکومڕانە دینیەکان. بۆ نمونە ئێمە لە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیدا فۆرمی سەرەکی ئەدەبیات کە نووسراوە یا بە زمانی تورکی بووە یا بە زمانی عەرەبی بووە، هەندێک ساتدا بە زمانی فارسی بووە. ینی ئێمە بە تایبەتی لە پەیوەندیدا بە کوردەوە نووسین بەم شێوە زمانی کە ئێمە قسەی پێەکەی لەمەی سۆرانی لە نالیەوە دەست پێەکە. ینی یەکێک سێری دیوانەکەی نالی بکات تێیدا بەرگری لەوە ئاکات کە بە کوردیە نووسێ. ینی داوای ئەوە کات کە سێری شیعرەکانی بکەن، سێری ناوەڕۆکەکەی بکەن، سێری ئەوە نەکەن بە چ زمانێک نووسراوە. ینی شتێک بە ناوی زمانی نەتەوەیی، ئەوەی پێوترێن ناشنال لانگویج بە ئینگلیزی، لە قۆناغی ئیمپراتۆریەتە بوونی نییە. ئەم گەشەکردنی ئەدەبیات ڕۆڵێکی گەورە بینن لە دروستبوونی زمانی نەتەوەییە، ئەوەی کە پێوترێن ناشنال لانگویج. لە قۆناغی لە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیا گەشەکردنی ئەم زمانە درێژە یانی دوا ئەکەوێت بۆ کۆتاییەکانی سەدەکە. ینی ئێمە بە نیسبەت کوردیەوە تەنها لە زمانی لە سەردەمی حاجی قایری کۆییەوە توانین قسە لەدا دروستبوونی جۆرێک لە زمانی نەتەوەیی بکەین و حاجی قادر ئەو کەسەیە کە زمانی ئێمە لە زمانێکی پلە دوو یا لە زمانێکی لاوەچیەوە ئەکا بە بنەمای ئەخلاقیات و بە بنەمای شوناسی ئینسانی کوردی. ینی حاجی قادر زۆر و ڕابێ لەوانەیە کە قسەی باوکی خۆیان نازانن. ئەڵێگە کەسێک کوردێک قسەی بابی نەزانی محقق داچی حیزە بابی زانی ئەزانی، ینی باوکی زیناکەرە و دایکیشی بەدڕەوشتە. ینی ئەوەی کە زمان لە کۆتایی سەدەکەدا ئەبێ بە زمانی نەتەوەیی و ئەبێ بە بنەمای شوناسێکی تازە شتێکە تەواو تازە لە قۆناغی ئیمپراتۆریەتە بوونی نییە و سەرەتای دروستبوونی هۆشیاری ناسیۆنالیستی و هۆشیاری نەتەوەیی ئەوشتە دروستەکە. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە ئێمە لە قۆناغی ئیمپراتۆریەتە دینیەکانە دائیمە جیاکاریەکی زۆر سەخت هەبووە لە نێوان ئەوانەی کە عامەی خەڵکن و لە بینی خاسەیە.
خاصە بریتی بوو لەو نوخبە کەمە خوێندەوارە کە کتێبیان نووسیوە کە کتێبیان بڵاو کردوتەوە شعریان نووسیوە ئەدەبیاتیان نووسیوە و عامەی خەڵکی زۆرینەی هەرە زۆری خەڵک بووە کە بەشێکی زۆریان نەخوێندەوار بوون و زۆربەی زۆریان خەریکی کاری ماسوولکەیی و کاری بەرهەمهێنانی خۆراک و ئەو بابەتە شتانە بوون بۆ ژیانی ڕۆژانە. لە ڕاستیدا چەمکی عامە و خاصە لە مێژووی ئیمپراتۆرەتی ئیسلامیدا ینی وەکو جۆرێک لە چەمکی ئەپستمۆلۆژی شەکەن، یعنی چەمکیەکەن پەیوەندیان بە بەرهەمهێنانی معریفیەوە هەیە. ینی تۆ بەوردی ئەوانی عولەمای کەلام فەیلسوفەکانی ئیسلام نووسەرە گەورەکان بخوێنیتەوە تایە ڕقێکی زۆر بەرامبەر بە عامە هەیە. عامە وەکو خەڵکی بێمێشک وەکو خەڵکی نەزان مامەڵی لەگەڵاکرێ و ئەوەی کە ئەو ئەدەبیاتی کە ئەنووسرێت و ئەو تێکستانی کە بەرهەمەێنرێت ئەسڵەن بە زمانێکیش ئەنووسرێت معقد و ئالۆز بۆ ئەوەی خەڵکی ئاحتیادی سەر جادە لی تێنەگا. خاڵی سەرەکی ئەوەیە ئەوەی کە مافی هەیە بەشدار بێت لە بەرهەمێنانی ئەدەبیات و لە بەرهەمێنانی فکر و لە بەرهەمێنانی معریفەیە تەنها خاصەی کۆمەلگایە و عامەی کۆمەلگا خەڵکانێکن نابێ ببن بە بەشێک لە مناقەشاتی فکری مناقەشاتی دینی و عامە خەڵکی نەزانن خەڵکێکن کە بە ئاسانیە توانرێت بخڵەتێنرێن. ئەم لە قۆناغی ئیمپراتۆریەتە ئەم دابەشکردنە ماوەیەکی هێچگا درێژ لە مەجای معریفیا ئیشەکە، بەڵام لە قۆناغی دروستبوونی نەتەوە و ناسیۆنالیزم داکەوێت. لەبەرچی لەبەرەوەی زمان لە قۆناغی نەتەوە و ناسیۆنالیزمدا ئەبێ بە زمانێکی نەتەوەیی و سیستمی خوێندن ئەبێ بە سیستمێک کراوە لە بەردەم هەموو کەسێکە و ئەدەبیات ئەبێ بە بەشێک لە ئەدەبیاتی خەڵک، زمان ئەبێ بە زمانێکی نەتەوەیی. لەبەرەوە لە خەڵک ئەبێ هەمووی ئەبێ بە هاوڵاتی ئەو شتێک کە ناوی خاصە و عامەیە ئەکەوێ. بێگومان لە شوێنی ئەوە زمانی تر دروست مەسەن ئێمە لە قۆناغی دواتران نوخبەی خوێنەوار دروزە بێ، ڕۆشنبیر دروزە بێ، داوەر دروزە بێ، نازام چی دروزە بێ. ئێمە ناوەکانە گۆڕێ، بەڵام هێزی تازە دروزە بێ کە نوخبەی کۆمەلگاکەن، بەڵام هیچی ناچێتەوە قاڵبی عامە و خاصە کە تایە عامە وەکو کەسێک ببینڕێکە مێشی نییە و بێمێشکەوە ئەتوانری بە هەموو شێوەیەک مانیپولیشنی بکە، ینی لە خشتەی بەریت و چیت بێ بیخەیتە ناو دەمیەوە. ئۆکەی، ئەمەیان لەبەر ڕسمەکانیەوە چاوەڕوانی هەڵا. لە ڕاستیدا لە سەدەی 19دا کە سەرەتای دروستبوونی نەتەوە و ناسیۆنالیزم و شتانەیە تەنانەت لە ئەوروپادا کۆمەڵێک چاوەڕوانی هەڵا لە ناو فکری سیاسی و فەلسەفی سەدەی 19دا بەرامبەر بە مەسەلەی دەوڵەتی نەتەوە و دەوڵەت و نەتەوە خۆی و بزاوتی ناسیۆنالیزمەیە. تێزی سەرەکی سەدەی 19 تێزی کۆتایی نەتەوەیە. یعنی ئێمە لە مارکس کێچێکە لە نووسەرە هەرە گرنگەکانی سەدەی 19 بۆ ئەو نەتەوە قۆناکێکی کورتە لە تەمەنی مرۆڤایەتیدا، پێشتر لە قۆناغی دەرەبەگایەتیدا نەتەوە بوونی نەبووە، لە قۆناغی کاپیتالیزم و سەرمایەداریدا دروست دەبێ، لە قۆناغی دوای ئەوەدا کۆتایی پێدێ. ینی یەکێک لە تێزە سەرچەکانی مارکس ئەوەیە کە نەتەوە دروستکراوێکی کاتیە و دروستکراوێکە کۆمەڵێک پرۆسەی ئابووری دروستیەکات و نامێنێت و ئەمە بەشێکی زۆر گرنگی فکری مارکسی بوو تا لە ڕاستیدا تا ساڵانی 70 و 80 سەدەی 20م. بەڵام ئێستاکە کەم مارکسی ماوە باوەڕی بەم تێزە بێ، ینی نەتەوە لەگەڵمانایە و نەیشن ستیت دەوڵەتی نەتەوە تا ئێستا شێوازی هەرە سەرێکی ڕێخستنی پەیوەندی نێودەوڵەتی و پەیوەندی نێوان کۆمەلگاکان لەگەڵ یەکتریە و پەیوەندی نێوان کۆمەلگا لەگەڵ خەڵکی لەگەڵ جەماوەری یا خودت دانیشتوانی کۆمەلگاکە خۆیدا هێشتا قۆناغی دەوڵەتی نەتەوەین. طبعاً لێرە و لەوێ هەندێک تێز هەیە دەربارەی کۆتایی هاتنی دەوڵەتی نەتەوە و ئەم تێزانە بەردەوام هەبوون. ینی مەمە ئاخر دەرکەوتی ئەمە لای ئۆچالان نەبینین، ئەگەر کاتمان هەبوو
لە کۆتاییدا دەتوانین بگەڕێنەوە سەری بەڵام ئەو خاڵی کە بنەمەوێت لێرەدا پەیداگیری لەسەر بکەم نەتەوە وەکو یەکەی هەرە سەرەکی ناو بزاوتی ناسیۆنالیستی لە فکری سیاسیداوە لە فکری فەلسەفی سەدەی 19 و بەشێکی سەدەی 20دا وەک مۆدێلێکی کاتی ناگەردوونی مامەڵەکراوە ناسیۆنالیزم خۆشی وەک دیاردەیەکی لاوەکی وەک شتێک کە تەنها تایبەتە بە قۆناغێکی دیاریکراو لە مێژوودا و لە قۆناغێکی دیکەدا کۆتایی پێدێت ینی هەر لێرەشەوە بازاری سەرمایه‌داری دێت و بازاری سەرمایه‌داری کۆتایی بە سنوورە نەتەوەیەکان هێنێت و سنوور نامێنێت و دەوڵەتی نەتەوە نامێنێت ینی ئەمە لە چەند ماوەی پێشودا یەک دوو نووسینم بڵاو کردەوە لەم قۆناغی کۆرۆنایەدا جارێکی دیکە دەوڵەتی نەتەوە بە قورسایەکی هێجگار قورسەوە گەڕاوەتەوە ناو مێژووی وڵاتە ئەوروپیەکانیش ینی من لە هۆڵەندا ژیم لە هۆڵەندا خەڵکی هۆڵەندی ژۆ لە دەوڵەتی هۆڵەندی ئەگرێت و دەوڵەتی هۆڵەندیش لە خەمی خەڵکی هۆڵەندایە ئەو سنوورەی کە لە نێوان هۆڵەندا و بەلجیکا هەیە بە درێژایی 20 ساڵی 30 ساڵی ڕابردوو کەس هەستی پێ نەکردووە کە سنوورە بەڵام کە کۆرۆنا داخرا بەلجیکەکان بۆیان نەبوو بێن بۆ هۆڵەندا هۆڵەندیەکان بۆیان نەبوو بچین بۆ بەلجیکا ینی لە ئێمە لە 2020دا لە کاتی گەڕاندەوەی ڤایرۆسی کۆرۆنادا سیرەکەین سنوورەکان هێشتا لەویان وە کۆتاییان نهاتوە بەڵام ئێمە لە سەدەی 19ەوە کۆمەڵی قسە هەیە لەسەر مەسەلەی کۆتایی هاتنی سنوورەکان وە کۆتایی هاتنی نەتەوە و ناگەردوونی بوونی مۆدێلی دەوڵەتی نەتەوە و سنترال بە سنترال تەماشاکردنی چینە کۆمەڵایەتیەکان و چینەکانیش لە ڕاستیدا لە فکری مارکسیدا چینی نەتەوەی نین ینی بۆرجوازیەت چینێکی جیهانیە پرۆلیتاریا کرێکاران چینێکی جیهانیە برجوازی بچووک چینێکی جیهانیە و هەر هەمویانەکەونە دەرەوەی سنووری دەوڵەتی نەتەوە و سنووری ناسیۆنالیزمەوە تەنها مارکس نییە مەسن دۆرکایم باس لە باتیەوەی باس لە نەتەوە جیاوازیەکان بکە باز لە دەوڵەتی نەتەوە بکە کە دنیای مۆدێرن تیوریزاکات و تیورەیەک دەربارەی دروستبوونی دنیای مۆدرنێنێ باز لە گۆڕانی فۆرمی هاریکاریەکە ینی ئەو پێی وایە لە قۆناغی بەر لە مۆدێرنەدا فۆرمی هاریکاری باڵادەست هاریکاری میکانیکیە ینی خەڵک هەمویان یەکتریە ناسن و لەسەر بنەمای ئەو یەکتری ناسینە هاریکاری یەکتریەکەن خەڵکی ئەم ئیمارەتەیە خەڵکی ناوچێکی دیاریکراوە گروپێکە هەمان زمان قساکە بەڵام لە قۆناغی مۆدێرنەدا ئەو هاریکاری کە دروستە بێ هاریکاری ئۆرگانیە خەڵک یەک ناناسین بەڵام پێویستیان بەیەکە بۆ نمونە من مامۆستایەکم لە زانکۆ کە نەخۆشەکەم پێویستم بەوەیە دکتۆرێک چارەسەر بکات مناڵەکەم پێویستی بەوەیە لە قوتابخانە بچێتە باخچەی ساوایان کە ئەمەوێت سەفەر بکەم پێویستم بۆ بیرۆ و مەکتەبانە هەیە کە سەفەرەکە ڕێگەخەن ینی فۆرمێک لە هاریکاری لە دنیای مۆدێرنا دروستەبێ ئۆرگانیە وەکو چۆن لەش پارچەکانی لەش پێویستیان بە یەکتریە ئاواش خەڵک پێویستیان بە یەکتریە لێرە شادیسانەوە دۆرکایم هیچ قسە و باسێکی لەسەر مەسەلەی دەوڵەتی نەتەوە و نەتەوە نییە ینی بەمەستنەوەی ئەو تێزانەی کە دێن باز بەسەر ئەو ڕاستیەدا دێن کە فۆرمی ڕێخستنی سیاست فۆرمی ژمارەیەک لە قۆناغی مۆدێرنا فۆرمی دەوڵەتی نەتەوەیە و ناسیۆنالیزم ڕۆڵێکی گەورەی تابن هەمان شت بە نیسبەت ماکس وێبەرەوە ئەویش بەکە باز لە دروستبوونی دنیای مۆدێرنەکە باز لە پرۆسەی باقلانیکردنەکە ئەو پێی وایە لە قۆناغەکانی پێشتردا ڕەوایەتی شەرعیەتی دەسەڵات سەرعەتێکی سونەتی بووە مەسەن کابرا دینی بووە یا لە خێزانێکی سونەتیە دەسەڵاتدار بووە ئەوە دەستنیشانی شەرعیەتی دەسەڵاتی کردووە بەڵام لە قۆناغی کۆمەلگای مۆدێرندا ئەم ڕەوایەتیە بێ بە ڕەوایەتێکی عەقلانی و ئەو ڕەوایەتە عەقلانیەش ڕەوایەتێکی گەردوونیە ینی پەیوەندی نییە بە شوێنێکی دیاریکراوەوە پەیوەندی نییە بە نەتەوەیەکەوە بەبەستم لەوەیە لە ناو تیوریزەکردنی مۆدێرنەدا مەسلەی دەوڵەتی نەتەوە و مەسلەی شوناسی نەتەوەی و چوارچێوە نەتەوەیەکان و مەسلەی بزاوتی ناسیۆنالیستیۆمانە غایبە وابزانمە ئاخر بەشێتی ئەگە بکرێ زۆر بە خێرا باسی بکەم زۆر باشتر بێت چکە کاتەکە بزەم تاوە باش ئەزای لە مەسلەی بینی نەتەوە و دەوڵەتدا دوو تێزێشان تێزە کۆنەکەیە کە ڕاست نییە کە پێی وایە نەتەوە دەوڵەت دروست دەکات
یعنی تۆ نەتەوەیەک کورد نەتەوەیەکەم نەتەوەی دەوڵەتی دروستەکە بەس خۆی لە ڕاستیدا ڕێک پێچەوانەیە دەوڵەت نەتەوە دروست دەکات نەتەوە ئەوە نەتەوە نییە کە بزاوتی ناسیۆنالیستی دروست دەکات ڕێک پێچەوانەکە ئەوە بزاوتی ناسیۆنالیستیە دەوڵەت دروست دەکات نەتەوە دروست دەکات لە کوێشە نەتەوە دروست دەکرێت ڕاستیدا لە کۆمەڵە شوێنە لە سێ دەستگای سەرکییا دروست دەکرێت لە چوارە باوەش چاپخانە لە چوارە یەکەم لە بازاڕە سیستمی باج و ئاڵوگۆڕ بازارێک دروست دەبێت کە تایە خەڵک هەمویان یەک سیستمی باجیان هەیە یەک سیستمی ئاڵوگۆڕیان هەیە و لە ناو جوگرافیایەکی دیاریکراوە ئەمانە بە یەک زمان قساکەن و لەگەڵ یەکتریا ئاڵوگۆڕ ینی بازار هیچێکە لەو شوێنانی کە تێیدا نەتەوە دروست دەبێت سوپا بە تایبەتی مەسەلەی تەجدیدی ئیجباری ئەوەی کە خەڵک ناچارن ببن بە سوپا ببن ئەندامی سوپا و بەرگری لە وڵاتێکی دیاریکراوە بکەن و تێیدا وا پەروەرداگرێت کە ئامادە بن خۆیان بن بە کوشت بۆ ئەو وڵاتە و سێهەمیان قوتابخانەیە کە نەتەوەی تا دروست دەبێت کە تێیدا یەک زمان یەک مێژوو یەک زانیاری بە هەموو مناڵانی نەتەوە کادرێت و چوارەمیان چاپخانەیە کە کتێب و ڕۆژنامە و ئەدەبیاتی تێدا بڵاوە بێتەوە بە زمانێک کە دوای ترێبێ بە زمانی نەتەوەیمانە بە کورتیەکەی ئەوەی کە من ئێستا باسم کردەوەیە ئێمە قۆناغێکی درێژی مێژوویمان هەیە کە تایدا شتێک بە ناوی نەتەوە و بە ناوی دەوڵەتی نەتەوە بە ناوی بزاوتی ناسیۆنالیستی بوونی نییە بەڵام لەگەڵ پرۆسی تازەبوونەوەی کۆمەلگاکانە و بە تایبەتی لەگەڵ کۆتایی هاتنی قۆناغی ئیمپراتۆریەتەکانە ئەوەی کە مرۆڤایەتی وەکو گشتێکەکەوێتە ناویەوە بریتە لەم سیستمی دەوڵەتی نەتەوەیە و بریتە لە زیاد لە فۆرمێک لە فۆرمەکانی ناسیۆنالیزم کە هیوادارم لە سیمینارەکانی داهاتوودا باسی بکەین. سوپاسانەکەم بۆ جۆگرتان. زۆر سپاس کاک مەریوان بۆ ئەو بابەتە ورد و قوڵە بەڕاستی لە چۆنیەتی دروستبوونی ئیمپراتۆریەتەوە و بۆ دروستبوونی دەوڵەت نەتەوە کە چۆن ئیمپراتۆریەتەکان دواتر لە ناوە چەند دەوڵەت دروستە بێ نەتەوەکان خەریکی دەوڵەتی خۆیان دروستەکەن و چۆن ئیمپراتۆریەتەکان لە ئەوەی کە هەمە چێشنێتی لە ناو ئیمپراتۆریەتەکان هەیە دواتر نەتەوە هەوڵی ئەوەدا هەوڵی سڕینەوەی ئەوی ترێدا بەوەی زۆرێک لە یەک چێشنی دروستکاوەکەوەی کە لە تورکیا هەیەوەکەوەی کە تا ڕادەیەک بڵین لە عێراقیش سەرەتاکانی دەوڵەت دروستبوونی دەوڵەت ئیشی لەسەر کراوە و بەڕاستی زۆر شت باسکرا هیوادارم بەشداربووان ئەو هەواڵانەی کەمان بینن کۆمەڵێک پرسیاریان لا دروست بووی و بتوانین مناقەشەی بکەین من نامەوێت بگەڕێمەوە سەر هەموو ئەو پرسانی کە کاک مەریوان باسی کرد هەر لە پێناسەی ئیمپراتۆریەتەوە لە فراوانبوونی ئیمپراتۆریەتەوە دواتریش بۆ شکانی ئیمپراتۆریەت و دروستبوونی دەوڵەت نەتەوەی تر اینجا چی لە ناو ئیمپراتۆریەتدا ڕووی ئەدا دواتریش چۆن ئیمپراتۆریەت ئیشە کردووە لە کۆتایی باسەکەشدا کە تا ڕادەیەک بە کورتی هیوادارین لە سیمینارەکانی داهاتوودا بە قوڵتر باسی لە چیەتی نەتەوە چیەتی دەوڵەت و چۆنیەتی دروستبوونیان چۆن دروستە بن و چۆن کارەکەن و ئەو تیۆریانە چین کە باسی ئەبنە هۆکاری دروستبوونی دەوڵات و دواتریش بەتاکید بەورتر باسی ناسیۆنالیزمی کوردی شەکرا کاک مەریوان من تەنها یەک پرسیارەکان بۆ ئەو بەڕێزانە بەجێهێڵم کە بەشدار نەگەر پرسیاریان نەبوو باسی لە ئەوە کرد کە بەهۆی هاتنی کۆڕۆناوە جارێکی تر دەوڵەت نەتەوە یاخود ناسیۆنالیزم فۆرمێکی دیکە ئەداتەوە خۆی هەروەک چۆن بە نمونەوەی ئەوەی هێنایەوە کە هۆڵەندا سنوورەکانی داخست یاخود زۆربەی وڵاتانی ئەوروپا سنوورەکانی داخست وە جیهان زۆربەی وڵاتانی دنیاش سنوورەکانیان داخست پرسیارەکەی من ئەوەیە کاک مەریوان ینی خۆتە زانی هەتاوەکو 1945 کە کۆتایی جەنگی جیهانی دووەم و تەنانەت بڵین بە دواتری شەڕی سارد جیهان هەمیشە لە شەڕدا بووە و شەڕ بەپێی ئەو تیۆریەی چارلز تیلی هەمیشە شەڕ بۆتە دروستبوونی دەوڵەت دروستبوونی نەتەوەی نوێ هەتاوەکو ئیمپراتۆریەتەکان نەتەوەکان شەڕیان کردوی نەتەوەی جیاوازتر دروستبوونە بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەم ئەو تیۆرەیە تا ڕادەیەک
ڕاستە دەوڵەت نەتەوەی دیکە دروستەی بەڵام جۆرێک کەش فۆرمە درێتە ناسیۆنالیزم پێناسی ناسیۆنالیزم ئەگۆڕدرێ لە بری ئەوەی نەتەوەکان بگەڕێنەوە ناوخۆی ئیش لەسەر هاوکاری یەکەمەکەوەی کە بەنمونە یەکێتی ئەوروپا دروستەوی و لە چەند ڕۆژی ڕابردوودا گەر متابعەت کردی چین و چەند وڵاتێکی تر دیسان بازارێکی هاوبەشیان دروست کردو کە ئەگەری هەیە وێنەیەکی دیکە لە یەکێتی ئەوروپا لەو ناوچەی چین و ڤێتنام و وڵاتانە دروسترێ ڕاستە پرسیارەکە ئەوەیە بەنمونی یوڤال هەراری لە باسی مەسەلەی پاندێمیک و کۆڕۆنا باسی ئەوە کا بۆ ئێمە جارێکتر نەگەڕێینەوە ناسیۆنالیزم دەوڵەتەکان پێویستیان نەتەوەکان پێویستیان بە هاوکاری زیاترە و بەنمونە ماکرۆن باسیەوەی کرد کە ناسیۆنالیزم خەتەرێکی گەورەیە لەسەر جیهان بۆ نمونە هەرەگەر نمونەکە ورترکەینەوە ئێمە گەر جارێکی تر ناسیۆنالیزم بگەڕێتەوە ناوخۆی دەوڵەتەکان زیاتر لەسەر ناسیۆنالیستانە بیرکەنەوە بەنمونە گەر ڤاکسین دروست بێ ئێمە چۆن نەتوانین ئەم پاندێمیکە کۆتایی پێبین پرسیارەکەی منەوەیە ڕاستە نەتەوەکان یا جۆرێک لە جارێکی تر خەریکن سوورەکان دروستەکەنەوە بەڵام ئایا پێتوانیە ئەم جۆری دروستکردنەوەی یان تونکردنەوەی سنوورەکان لە وێنەی برێگزێت لە وێنەی بەنمونە لە نوێنەی دەرکەوتنی ترامپ وەروە ئەو خۆپاراستنەی گەڕانەوەی بۆ ناو خودی سنوورەکانی خۆی ئەمە مەترسی دروستەکە هەروەک چۆن ناسیۆنالیزم بۆ هۆی دروستبوونی دوو جەنگی جیهانی لە مێژووی بەشەریەتدا ئەزانیە من کە لێرە باس لە نەتەوە و ناسیۆنالیزم و شتانەکەم ئەمەوەیە وەک بابەتی ئەکادمی باسی بکەم نەگەوەی لەگەڵ ناسیۆنالیزمێ یا دژی ناسیۆنالیزمیت لەگەڵەوەی ئایا ناسیۆنالیزم بە کەڵک یاخود ناسیۆنالیزم بە کەڵک نایەدەوە بابەتەکەی من نییە ینی بابەتی سەرەکی من ئەوەیە دیاردەیەکە لە سەدەی 19 لە مێژووی مرۆڤایەتیە ئەم دیاردەیە چۆن لێ تێبگەین و چۆن بیناسیینین ئەمە خاڵی سەرەکی ئەجینا نە لە ژیانی منە ژیانی شخصی بە و نە لە بیرکردنەوە ماوە نە لە هەڵسەنگاندنی ئەخلاقی ما شتێک بە ناوی ناسیۆنالیزمەوە بوونی نییە ینی بەوەی کە بەرگری بکەم لە شوناسێکی نەتەوەیی داخراو کە ئیشی ئەوە بێت کەسانی تر بخاتە دەرەوەی خۆی و خۆی بە میلەتێکی گرنگترەوە بابەتشتانە بزانێ ئەوە نە بەشێکە لە ژیانی واقعیەمان بە تایبەتیوانی کە بوون بە کۆچبەر لە وڵاتی چکژنەمان باسیەوە ناکەم بەڵام باسی کۆمەڵێک تیوراکەم لە 20 ساڵی ڕابردووە لە 30 ساڵی ڕابردووە لە ڕاستیە لە نەوەتەکانە ئەم مەسلەی بە جیهانی بوون بوو بە یەکێک لە ئەمەی گلۆبالیزیشن ئەولەمە بە عەربی بوو بە تێزێکی زۆر گەورە کۆمەڵێک وەبوو بە بابەتی هەرە سەرەکی ساڵانی 90 و سەرەتای 2000 ناو زانستە کۆمەڵایەتیەکان و زانستی سیاسی و پەیوەندی نێودەوڵەتیەکان کە تێیدا باس لە کۆتایی قۆناغ و سەردەمی دەوڵەتی نەتەواکرا ینی نمونونەکان ناهێنراوە مەسن ئەوروپای یەگرتو و بازاری گەورەی ئەمریکا ئەمەی کە ئێستا تۆ باسیەکەی لە ناوچەی چین ومانە لەو بابەتە بازارانە دروست دەبێت و لەبەرەوە دەوڵەتی نەتەوە شتێکە سەر بە مێژوو لەگەڵمانە نییە بەڵام لە هەمان کاتە لەگەڵ دروستبوونی ئەم پرۆسی بە جیهانی بوونەدا کە ڕاستە لە هەندێک ئاستا تەحەدایەکی ڕاستەوخۆی دەسەڵاتەکانی دەوڵەتی نەتەوەیە بەڵام لە 20 ساڵی ڕابردوودا لە 25 ساڵی ڕابردوودا بەهۆی مەسەلەی تێرۆر و مەسەلەی ئەمن و ئاسایشی ناوەچی و بەهۆی دروستبوونی زیاد لە قوربانیەک بە بۆنەی پرۆسەی بە عەولەمە و بە جیهانی بوونەوە مەزە خەڵکێکی زۆر بێکارە بێ خەڵکێکی زۆر یەک کەرتی ئابووری گەورە لە وڵاتە ئەوروپیانەوە مەزە کۆچەکاتچێت بۆ وڵاتانەی کە تێیدا نرخی بەرەبێنان هەرزانە خەڵکێکی زۆر بێکارە بێ بەرامبەر بەم پرۆسەی کرانەوە و بە جیهانی بوونمانە کۆمەڵێک کاردانەوەی زۆر گەورە لە ناو سەرجەمی وڵاتە ئەوروپیەکانە دروست بوون ئەنجام بەسم برێکسیت نمونەیەکی دیاریکراوە کە بریتانیا چێتە دەرەوە لە هەر وڵاتێکی ئەوروپیدا لە ئێستادا کۆمەڵێک هێزی سیاسی دروست بووە کە سەرجەمیان دژ بە یەکێتی ئەوروپان و بەمشتانن و ئاخر شتکە بینیمان لەگەڵ دروستبوونی هەڕەشەیەکی وەکو هەڕەشەی کۆرۆنادا جارێکی کە دەوڵەتی نەتەوەیی ئەبێتەوە بە چوارچێوەی کاری سیاسی بە چوارچێوەی کاری ئەخلاقی و بە چوارچێوەی
سەرەکی دەستنیشانکردنی پەیوەندی دانیشتوان لەگەڵ دەسەڵاتە ئەو خاڵی کە من ئەمەیە بەرگری لێ بکەم ینی ئەو تێزانی کە پێیان وایە دەوڵەتینەتەوە کۆتایی هاتووە و تەواو بووە و ئەمانە ڕاست نین ینی ئێمە لە دنیاە کاژین کە ڕاستی ئەو تێزانە ناسەلمێنێ بەڵام ئەوەی کە تۆ بڵێ فۆرمێکی زۆر ترسناک و ژەهراوی ناسیۆنالیزم لە دروستبووندایە لە زۆر شوێنی دنیادا مەمون ڕاستە فۆرمێک لە نەفیکردنی کەسانی تر لە کوشتنی جیاوازی لە کۆتایی هێنان بە پلورالیزمە ئامادەیە ئەوە ڕاستە ئەوە ینی حتا لە هەندێک کاتا لە جۆرێک لە فاشیزمی نوێ نزیکە بێتەوە ئەو فۆرمانی ناسیۆنالیزم کە ئەمڕۆی بینی ڕەنگە لە ئایندەدا ئەگەر مەجاڵمان نەبوو بێنە سەر باسی ئەو شتانەش. بەڵێ کاک سامان فەرموو ئەگەر پرسیارێک هەیە یاخود سەرنجێکی کورت فەرموو. دەم باش ئەس سامان عومەر ڤەکولەر دووبارێ خواندنên ئاسایشی و ئاسایشا نەتەوەیی سپاس بۆ بەڕێز چۆمانی و شۆڕۆڤە ئەکادمی بەڕێز مەریوان و لێقانە و شەرەفێک گەورەیە گەلتەمە پرسیارا من ئەوە ئەگەر ئەم نەها ترکا باز بکەن ملت سیستەمێ دکە یان ژی عوسمانیزمێ دکە تایبەت نەها گاوا کول لیبیایە دهێتە دیتن ئەزربیجانê dihête dîtin li ser astê Ewropa jî wekû gefek û tirsekî her gawaviya bû nimune penaberên Sûriya bikete gefek bû ser wana ev de çawa bandorê li ser keysa Kurda bike çi li Bakur yan Başorê Kurdistanê li ser pirsa wekû neteweyê Kurd aya em di qonaxên carî em netewane yan di qonaxên durustbûna netewe de ne belo yani nation state em wê çawa dixwînin و سربورا باشور کردستان بۆ کی چاوا دبینی سپاس وەڵا پرسیارەکانی کاکسامان پێویستم بە کاتی زۆر هەیە بۆی وەڵاوی بێنەوە بەڵام زۆر بە کورتی عوسمانیزم بەشێکی هێجگار گرنگی ئایدۆلۆژیای ئەردۆگانە لەم ڕۆدا کە بەکاریێنێت بەڵام ئەم عوسمانیزمە لە ڕاستیدا بۆ بە بەشێک لە ناسیۆنالیزمی تورکی ینی عوسمانیزم لە سەدەی 19دا بەشێک نییە لە ناسیۆنالیزمی تورکی و عوسمانیزم لە ئاساسا وەکو ئایدۆلۆژیا کە لە سەدەی 19دا لەدایکە بێ لە ڕاستیدا بۆ بە گژاچوو بۆ کۆتایی هێنان بە بزوتنەوە ناسیۆنالیستەکانی ناو پارچە ئەوروپیەکەی ئیمپراتۆرەتی عوسمانی دروزە بێت لە سەرێکەوە لە سەرێکی ترەوە بۆ کۆکردنەوەی هەموو ئەو مەسیحی و جوولەکە و شتانی کە لە ناو ئیمپراتۆرەتی عوسمانیا لە بەشە موسڵمانەکەی بوون بۆی هەست بکەن کە هاوڵاتی وڵاتەکەن و لە ڕاستیشە بۆ ئەوەی لەلایەن هێزە ئەوروپیەکانی سەدەی 19 نەخڵەتێنرێن ینی عوسمانیزم لە سەدەی 19دا ئایدۆلۆژیای بەرگریکردنی ئیمپراتۆرێتەکەیە لە خۆی بە بێت تێکەڵبوونی بە ناسیۆنالیزمی تورکی ناسیۆنالیزمی تورکی ناسیۆنالیزمەکە لە سەدەی 20دا دروست دەبێ وەکو ناسیۆنالیزمەکانی تر دواییتر باسیەکەین باسی ئەو خاڵاکەین بەڵام لەم ڕۆدا عوسمانیزم ڕاستە خۆ پەیوەستە بە دوو پرۆسەیەکیان یەکەم بریتە لە بەدینیکردنی بە ئیسلامیکردنی ناسیۆنالیزمی تورکی ینی ئەردۆگان بریتە لە سیاسیەک کە ناسیۆنالیزمی کوردی بە ئیسلامی ئەکات لە ناو خۆی تورکیادا و ئەم ناسیۆنالیزمە لە ڕاستیدا بەرەو دەرەوەی تورکیا ئەنێرێ لە فۆرمی عوسمانیزم ئازانی مەترسیەکەی لەوەدایەوە پێشمایەکێک لەو مش کێشە گەورانەی کە کەسانی سەر بەهێزەکانی ئیسلامی سیاسی هەیە تێنەگەیشتنە لەم حەقیقەتە خاڵی دووەمیانەوەی دەربارەی کوردە لە ئینی کوردەکە دێرە سەری لە باسکردنی ناسیۆنالیزمی کوردیدا دێنە سەری بەڵام بۆ ئێستا ئەوە دەڵێ نووسینێکی من هەیە لە ساڵی 96 لە گۆڤاری ڕەهەندا بڵاو بۆتەوە باس بە ناوی لەسەر شەڕی ناوخۆ سیاست حیزب خێڵ لەوێدا لە ڕاستیدا بەرگری لە تێزێکەکەم کە ئێمە لە ڕووی سیاسیەوە نەتەوەنی ینی کورد لە ڕووی سیاسیەوە نەتەوە نیە ینی ئێمە هیچ چوارچێوەیەکی سیاسی هاوبەش لە هیچ پارچەیەکی کوردستانە بوونی نییە ینی ئەوەی ئێمە کێشەیەکمانەیە ناوی کێشەی کووردە ینی مەسلەیەگەی ناوی مەسلەی کووردە و ئەو مەسلەیە پەیوەندی بەوە هەیە و دواییتر باسەکەین کە ئێمە بووین بە کەمینە لە کۆمەڵی وڵاتی دیاریکراوە
بەڵام لەمە تێپەڕی نەکردووە ئێمە لە ناوخۆی خۆماندا توانای دروستکردنی چوارچێوەیەکی سیاسی هاوبەشمان نەبووە نە لە ناو هیچ پارچەیەکە لەگەڵ یەکتریا نە لانی کەمی کاری پێکەوەیش ئەوکۆی لە ئەوروپای یەگرتووە لە نێوان زیاد لە میلەتێکە هەیە لە هەردوو ئاستەکەدا فەشەلێکی سەرتاسەریمان هەیە لە سووریا وایە لە باکوور وایە لە خوارەوە وایە لە هەرێمی خۆمان وایە لە خۆڕڵاتیش بە هەمان شێوەیە لە ئاستی کولتوریە ئێمە ئەکرێت باس لە فۆرمێک لە ناسیۆنالیزمی کوردی بکەین یعنی مەسە هەموو کورد ئەحمەدی خانی بە موڵکی خۆی زانێ هەموو کورد حاجی قادری کۆی بە موڵکی خۆی زانێ و هەموو کورد بەڵام هەموو کورد بنەماڵەی بارزانی بە موڵکی خۆی نازانێ هەموو کورد پێکاکا بە موڵکی خۆی نازانێ هەموو کورد کۆمەڵی ئێران بە موڵکی خۆی نازانێ پیوایدی سووریا بە موڵکی خۆی نازانێ بەڵام لە ئاستە کولتوریەکەیدا ئێمە کۆمەڵێک ڕەمزی کولتوریمانەیە شتێکمانەیە ناوی زمانی کوردیە هەموو کورد بە خۆی بە خاوەن نێزانێ بە هەموو جیاوازیەکانی ناوێەوە لەبەرەوە لە ئاستی کولتوریدا ئێمە ڕەنگە بە خۆمان بڵێین نەتەوەین بەڵام ڕاستیدا گەشەی نەکردووە بۆ ئاستی سیاسی و لە ئاستی سیاسیدا باوەڕ ناکەم ئێمە لە مێژە بەرگری لەو تێزاگەم کە لە ئاستی سیاسیدا ئێمە نەتەوە نین بە مانا سیاسیەکەی هەواڵان ئەگەر کەس پرسیاری نەبێ بەڕاستی لەبەرەوەی نامانەوێت لە سعاتێک زیاتر تێپەڕکە گفتوگۆکە هەڵەگرین بۆ سیمینارەکانی داهاتوو زیاتری وادارم کاکمەریوان لەوێدا بەنمونا وەڵامی و پرسیارە بداتەوە ناکرێمە لەبرەوەی یەک جۆر فۆرمی ناسیۆنالیزمی کوردی هەبی باەمە چەند فۆرمێکی ناسیۆنالیزمی کوردی هەبی وەک چۆن چەند فۆرمێکی ناسیۆنالیزمی عەرەبی هەیە وەک چەند فۆرمێکی ناسیۆنالیزمی وڵاتانی دیکە هەیە کە زۆر نۆرمالە لەبرەوەی یەک بڵین ئینکەیس لە دۆخێکدا ئەگەر دەوڵەتیش دروست بێ دەوڵەت نەتەوە لەبرەوەی دەوڵەتێکی کوردی هەبێ با چوار دەوڵەت هەبێ ینی کەی مەسەلەیە وەگەر لە سیمینارەکانی داهاتووشدا کەمێک زیاتر کاکمەریوان بە دڵنیایی ناقەشەی ئەوەشەکەین لەبەرچی دەوڵەت نەتەوە لە ئەوروپادا کە بڵین منداڵی مۆدرنەیە تا ڕادەیەک سەرکەوتووە بێ بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەوڵەت نەتەوە یاخود ناسیۆنالیزم نەکەر سەرکەوتو نابێ بەڵکو فەشەلێکی زۆر گەورە بۆ ئەو جۆرایەتی و هەمە ڕەنجە کەلتوری و سیاسی و نەتەوەی و ئاینی و زمانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبووە بۆ ئەوێ هێنێ ینی خۆمان نەزانین کورد گەورەترین قوربانی ناسیۆنالیزم و دەوڵەت نەتەوەیە لەبەرەوە کاکمەریوان ئەگەر قسەیەکی کورتت هەبێ بفەرمەوە گەرنا سیمینارەکە هەڵەگرین بۆ زۆر سپاسی ئێوە کەمکا و ئەم هەلەتان ڕێکخست و ئەو بابەتانە بێگومان لە سیمینارەکانی داهاتووە باسییانەکەین سوپاسانەکەم خۆشەویستان جارێشتر زۆر خۆشحاڵ بووم و هیوادارم ئێوارەیەکی خۆشتان هەبێ و سەرفراز بن ئینشاءڵڵا لە داهاتوودا لە سیمیناری داهاتوودا جارێشتر بەیەکەگەینەوە بە هیوام لە شەمەی داهاتوودا بێ بمینن لە خێر و خۆشیدا و ماڵاوە